پلانێکی ئەمنی تۆکمە دانراوە کە گشت ئەفسەر و کارمەندانمان لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن بۆ ڕۆژانی جەژن و هەروە ڕۆژانی دوایە کە پشووی جەژن دەگرێتەوە. پلانەکەمان بەم شێوەی خوارەوەی دەبێت. یەکەم دانانی مەفرەزەکانی بنکەی پۆلیسی فریاکەوتن لەم شوێنانە دەواازەی سۆران، شەقامی کاوە، ناودیانای کۆن، ئازادی سەر ڕێگای جوندیان و هەروەها مەفرەزەکانی تری پۆلیسی فریاکەوتن لە بەهەمانگی لەگەڵ بنکەکانی پۆلیس بە بەردەوام لە گەڕان و سۆرانە دەبن لەناو کۆڵان و گەڕەکەەکانی ناوشاری سۆران و شوێنە گشتیەکان بە مەبەستی کۆنتترۆلکردنی هەر کێشەیەکی نەخوازراو کە ڕووبداتن. هەروە هەموو هێزەکانی چالەکە مەدەنیەکان لە ئامادەباشی تەواودا دەبن بەم شێوەیە کە لە ناو کۆڵان و گەڕەکەەکانی ناوشاری سۆران هاتوچیان دەبێتن بە بەردەوام و هەروەها بەشێکیان بە جلوبەرگی مەدەنی بە هەماهەنگی لەگەڵ بەشی نەهێشتنی پۆلیسی تاوان دەبن بۆ کۆڵان و هەروەها بازاڕ و شوێنە گشتەکان و ئەو شوێنانەی کە دادەخرێنیش وەکو بازاڕ و ئەوانە بە مەبەستی پاراستنیان لە هەر ڕووداوێکی دزیان هەر ڕووداوێکی تری نەخوازراو